بەڵێ سەرەتا باڕوونکردنەوەیەک بۆ ڕای کشتیوەین بەداخەوە بۆ ئەو جێرە شێوەنی ئیمڕۆکە لە علووی سلێمانی ڕوویە یعنی ئێمە چاوەڕێوەمان ناکرد ئەوە بات بەڵام ئەم کۆمپانیایە فەرمانێکی وزاری هەیە کە لە ساڵی 2021 بە ئەمری وەزارەتی کوشت و کاڵ و پارێزگای سلێمانی لە زیادکردنیشی ئاشکرادا بۆ گروپی کۆمپانیەکانی هەمسا دەرچوو کە تاقیگەیەک لە علووی سلێمانی کاتەوە ئەم تاقیگەیە تەنیا بەس لە پارێزگای سلێمانیان نییە با بە هەڵەیان نەچین لە پارێزگای هەولێری شاهەیە و لە دووەکی شاهەیە و لە ئیدارەی گەرمیانی شاهەیە ئەوە بوو کە ئەم تاقیگەیە ستافەکەی حازر بوو ئامێرەکانی حازر بوو دەست بەکار بوون بڕی پارەکەشی بەپێی بڕیارێکی وەزارەتی دارایی وەزارەتی کوشت و کاڵ کە بۆ هەموو تاقیگەی پشکنینەکانە کە سەرپەرشتی ئەکەن لە خاڵە سنووریەکانیش و لە داخلی 40,000 دینار بوو لەبەر ئەوەی ئێستا بەروبوومیشی زیاد لە حەدمان هەیە و بەروبوومی خۆشمان ئەو بڕەپارەیە پێویستە ناکات ئێمە بە دانیشتنێک لەگەڵ برایانی سندیکایە و بەڕێوەبەراتی کوشت و کاڵ و نوێنەری کۆمپانیاکە دانیشتێکمان کرد ئیجبارمان کردن کە ئەم 40,000 دینارە کەمکەنەوە بۆ 5,000 دینار لەبەر ئەوەی ئێستا بەروبوومی جوتیار بە حەقەت پارە ناکات ئەوەی ڕاستی بێت کەیتر ئەوەی کە ئەمڕۆ ڕووشیدا ئەمان خۆشبەختانە پارەکەشیان کەم کردەوە کردیان بە 5,000 دینار بۆ پشکنی بوو سێ پشکنینە بە حەقەت پشکنینیشی فیزیاییە بایۆلۆژیە کیمیاییە کە ئەکرێت لەم تاقیگەیە کە ئایان و دەمە سەرانەیە یا تاقیگە نییە ئێمە ئەوە هەمووی دوورە لە ڕاستیەوە توان خۆیان جوتیارەکان بێنە ئێرە و خاڵێکی کەش حەزەکەم ئاماژەی پێوەم کە ئەڵێ وڵا ئەنجامەکەی ناگاتەوە پێمان ئەویان زەمبی ئەمانی تێدا نیە و یا سەمبی ئەو نوێنەری تێتا نییە لە دەرگاکانە ئەمان نوێنەری تایبەتیان هەیە کە نمونونەکان وەرەگرێت کە چەندێکە و ڕقم تەلەفۆنێک ئەو خۆی ڕقم تەلەفۆنی خاوەن نووسنگەکەی داناوە ئەمان سیستمێکی تایبەتیان هەیە ئەلکترۆنیکە ئێستا دنیای زانست و ئەلکترۆنات و پێشکەوتنە پشکنینەکە لە ماوەی 5 دقیقە 10 دقیقە دەچێتەوە بۆ خاوەن قاتعەکە ئەویان لەسەر خاوەن قاتعەکەیە کە پشکنینەکە ناداتەوە عنی بە جوتیارەکە یاشتێکە ئەویان زەمبیەمانیانە خۆیشی ئەتوانێت جوتیارەکە بێتێرە ڕقمی سیارەکەی با و پشکنینەکەی وەرگێتەوە و هیچ جۆرە سەرانەیەکیش نییە ئەمە پشکنینێکە لە علووی سلێمانی ئاکرێ و فەرمانی وزاریشی هەیە کێش باوەڕ ناکات با بێ فەرمانی وزارێکە لە بەڕێوەبەراتی کوشت و کاڵمان هەیە بە هەموو ئەولیاتەکانیوانێت نەک هەرینی وەزارەت هینی پارێزگای سلێمانیشی هەیە و بەڕێوەبەراتی کوشت و کاڵ شێکە ڕێگە پێدانی هەیە و کە لێرە ئیشکات بەروبوومی بعضێ مەنتیقا مەسەڵەن کەلەرم و کاه و کوولەکەوانە پشکنی بۆ کراوە دەرنەچۆ و خۆشمان لەسەر ئەرچی کۆمپانیا ڕۆشتوین یعنی بە داتا لامانە کە پارەی دەرمان و هەموو شتێکمان بۆ سەرکردن لەسەر مەسرەفی خۆمان و بە گروپێکی زانستیمانەیە کە دەرە چەند هەفتانە ناوی ئەو فەلاحانیان لایە کە ڕۆژن چاسەمەگرن و پای دەرمانەکانیشمان خۆمان نامانە یعنی هەموو شتێکمان هەموو وەختێ وتومانە و لەگەڵ لایەنی پەیوەندیداریش تا لەگەڵ بەڕێز وەزیریشا دانیشتینە سەر ئەوەی کە وەکو کاک سامان باسی کرد وەک کاک دوکتەر باسی کرد لەگەڵ وەزیری کشت و کاڵی حکومەتی ناوەندا دانیشتون و ڕێگری بکرێت کە ئێستا ئەو مەرزانەی خواردی عراق کراوەتەوە آخر حەدیان تا 15 مانگە بەڵێ ئەوان ئێستا ئێمە لەگەڵ ئەوان ئێمە هەموو وەختێ وتومانە لەگەڵ ئاسایشی خۆراکەین لەبەری بەروبوومێکی تەندروست بیرێ بە وڵاتان بە هاوڵاتیان و کە ئەم بەروبوومەشمان کە ئێستا پەنگی خواردەوە لێرە کە بڕاتە دەرەوەی وڵات
ئەگەر ئەم فەحسی پێ بێ و احتیباری بێت ئێمە ئێستا کێشەکەمانەوەی کە ناڕاتە دەرەوەی وڵات و ڕێگەمان پێ نادرێت لەبەرەوەی کە شتێکی وامان نییە ئالەتی چوانە فەحس نەکراوە بەس ئێمە من لێرەشەوە داوا لە حکوومەت هەرێمی کوردستانەکەم ئەو تێچوونە با لە سەرشانی جوتیاران نەبێ قەیچێکە با حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی کشت و کاڵ بۆجێی بۆ دابینکا و با ئەو بیا لەبەرەوەی کە ئەمە تێگەیشتنی تا جوتیاران تێگەیەنی تۆ یەکەم ساڵ بێتە سەر ئیشەکە و یەکسەر پارێکی لێوەرگی لەوە چێوە بەو شێوە ئەمی لێ بێتەوە ئێمە لەگەڵ لانی پەیوەندیداری شاوتومانە کێشەی وای لێ بێتەوە با ساڵی یەکەم ساڵی دووەم سامپل وەربگیرێت یاکەم ساڵ سامپل وەرگیرایە هەر هیچ بڕەپارێک وەرنەگیرایە ساڵی دووەمیش با حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بودجەی بۆ دابین کرا ساڵی سێهەم کە جوتیار خۆی قەناعەتی کرد ئەمە جوێ ڕسەکەی لە بازار احتیبارێکی پیا کردووە و لە ناو دەرەوەی وڵات و لای خۆشمان ئەو وەختە لەوە چێ هەچە نێپارێکی لێبسەنیت کێشەی نەبێت پێنجەکە بە وەزنشی بۆ ناکەم چۆرە ژوورەوە هەر یەکیان